الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. لا سرتا زۆر دەستخۆشیم لە بۆ بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری نووسینگە لە بۆ ڕێخستنی ئەو خیوەتگایە و بە تایبەتیش مامۆستا جیهاد خوازە خێری بداتەوە کە سەرپەرشتیاری ئەو خیوەتگایە و هەموو ئەو برا بەڕێزانی کە تێیدا ماندی بووینە. خوای گەورە پاداش خێرتان بداتەوە. بەڕاستی بوونی خیوەتگا حەقەتەن ئیسفادەگەلێک زۆرە. یەک لەو ئیسفادە هەر زۆران ئەوەیە کە بەڕاستی نەوعەیەکی بابڕین دەبی تەمایی زیاتر خۆشەویستی و برایەتی لە نێوان بەشداربووان لێ بە حەقەدا من نەک وەکو شەکوا وەالعیاذ بالله وەکو بابڕین عەرزی حاڵ حەقەتەن لە دوونێ عەسرەوە وەزعم باش نەبوو لایەنی تەندروستیم، بەس وەڵاهی زەختم لە خۆم کە لەبەرەوەی حەزم کرد ئەمش بێبەش نەبم لەو مەجلیسە، چونکە بەڕاستیەک لە سەرچاوەکانی خۆشی موسڵمان بە تایبەتیش لەو سەردەمەی ئێمەدا ئەوەیە بەڕاستی بەشداربوون لە دیدار و مەجلیسی موسڵمانان کە ڕەزامان وایە خوای گەورە سوبحانەهو وتەعالە هەمووی بە مەجلیسی ذکر قبول بکەم، خوای گەورە سوبحانەهو وتەعالە بیکاتە مایل لێخۆشبوونی گوناهەکانمان و ڕەفعی دەرەجاتمان و وە لە خوای گەورەش دەپاڕینەوە کە لە خزمەتی قورئانی پیرۆز کۆی کردین یا ڕەبی خوای ئەو هەلە بەهەشتە کۆمان کەیەوە. ئەوەی کاک عەلیش کاک دکتۆر عەلی عەفوەن خوازە خێری داتەوە یا ڕەبی حەقەتەن والله ببێ تەواضع و یعنی بە حەقەت وەدەم والله مشانی ئەو شەهادە و ئەو دیاریەش نیم و شانی ئەو قسانش نیم کە دکتۆر عەلی باسی کرد. ئیتر ئەوەی هەیە لە فەزلی خوای گەورەیە سوبحانەهو وتەعالە، ئەوەی هەیە لە فەزلی خوای گەورەیە سوبحانەهو وتەعالە، یەک لە چاکەکانی خوا سوبحانەهو وتەعالە، یەک لە نیعمەتەکانی خوا کە لەگەڵ بەندەکانی دێکە ئەوەیە کەوا سوبحان الله یظهر الجەمیل وەیەستر القەبیح. خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەوەی کە جوانیە لە بەشەر دەری دەخا و ئیبرازی دەکا و ئەوەی کە قەباحەتە ستری دەکا. یا ڕەبی خوای لە قەباحەت و لە کەم کورتیمان بوری. بارك الله فيكم خوازە خێرتان داتەوە یا ڕەبی. بابەتەکەمان زیاتر وەکو مامۆستاش باسی کرد مەسەلەی ضرورەتی عیباداتە تایبەتەکان لە بۆ بەندە. معلومی بەڕێزتانە کە مەسەلەی عیبادەت کە متعلقە زیاتر بە ڕوح، ئینسان دیارە هەممان دەزانین کەوا لە ڕوح و لە جەستە پێک هاتیە و ئەگەر بشڵێن کامەی گرنگترە بە تەئکید ڕوحەکە گرنگترە لە لاشەکە، لاشە تابعە لە بۆ ڕوح و بەڵگەی ئەوەش هەر کاتێکەوە ئەو ڕوحە لەو لاشەیە جیا دەبێتەوە ئەو لاشەیە دەبێتە جوثەتەن هامدە، لاشەیەکی سارد و سوڕ و چەند سەعاتێک تێک دەچی نامینێ. سوبحان الله. جالوەیە ومەداری سەعادە و بەختەوەری و بەدبەختی ئینسانیش هەمووی پەیوەستە بەلایەنە ڕوحیەکە، هەمووی پەیوەستە بەلایەنە ڕوحیەکە. لێ بەڕاستی گرنجیدان بە ڕوح زۆر مهمترە لە گرنجیدان بە لاشە، وەکو ئەو تەوازونەش کە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردە کە ئەسڵ وایە ئێمە گرنجی بە هەموو شتێک بدەین بەوەی کەوا بە ئەندازە ئەوە کەوا پێویستیتی وەلیجەسەدیکە عەلەیکە حەقون، ئەوش پێویستە حەقی بدەیت، بەڵام لەوەش گرنگتر بەڕاستی ئەو ڕوحە حەقی لەسەرتە و هەروەها بەختەوەری دنیا و قیامەتت پەیوەستە بەو ڕوحە. لێ زۆر گرنجیدان بەو ڕوحە بەڕاستی پێویسترە و ضرورترە. دیارە ئەگەر ئەو لاشەیەمان پێویستی بەنان و ئاو هەبی لە بۆ بەردەوامبوونی بە تەئکید ئەو ڕوحەش تاوەکو بە زیندیاتی بمینێتەوە و بەختەوەربی بە تەئکید پێویستی بە خۆراکەیە. خۆراکی ڕوحیش بریتێ لە عیبادەت، خۆراکی ڕوح بریتێ لە عیبادەت. لێیە ئەو لاشەیە هەرچەندە لە خۆشی دابی، هەرچەندە هەموو وەسائلە مادیەکانی تەرفیهی ژیان بەڕاستی لە بۆی دابین بکەی کە ئەو ڕوحە ئاسوودە نەبوو وەڵڵاهی ئاسوودە نابی. ئیتر لێیە گرنجیدان بە ڕوح زۆر مهمە بەڕێزان. ئەو ڕوحەی کەوا نەفخەچی علویە ئەو لاشەیەشمان کەوا لەو خاکە پێک هاتیە، ئیتر بەڕاستی ئەو عیبادەتە هاتیەکەوە وەک خوای گەورە سوبحانەهو وتەعالە باسی دەکاتن وەلەو شئنا لەڕەفعناه بها، ئەو عیلمە ئەو وەحیە کە خوای گەورە ناردیتە لە بۆ بەرزبوونەوەی لە ئاستی ڕوحی بەرەو مەلەکوت، بەڵام لاشە دائیمەن سبحان الله گرنجی پێ بدەی بەرەو خاک دەدبا، وەکو هەر عین لەو ئاتێ وەلاکنە ئەخلەدە ئیلە الأرض واتبع هەوا. خوا پەناماندا یا ڕەبی. ئیتر لێیە گرنجیدان بە ڕوح زۆر گرنگە و هەرچەندە ئەو ڕوحەشمان تێر عیبادەت بکەین بەڕاستی ئاسوودەتر دەبی. تەماشا دەکەی وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە
سورة النحل دا فرمي من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون. كواتا كردوي تاق أو زبياو بيان أفرد بك بإخلاص وبإيمانه فلنحيينه حياة طيبة جيانة تاق ديجينين جيانة باش ديجينين بلقى لسروي كوالير دا أو جيانة طيبة لدنيا دا لدواوي دا فرمي ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون لدواوي باس قيامة دكا كواتا أو حياة الطيبة لدنيا براستي أو حياة الطيبة كبراستي نبا بارو بول منصاب نبا هيتش تيشي دنيا نهكر أو حياة طيبة إلا أويك خوي قول بفضل خوي أو حياة طيبة بروح دا بخشي. يعني أنت تصور ذاك كسيك وكو شيخ الإسلام ابن تيمية رحمة خوالي بكوا لسزن وفات دكا أو فترة كوا لسزن بوا لسزن قلعة ابن القيم كقتابي ولا قلت سنديني ديكا دڵێ ئەگەر وەکو بڵێ دڵمان توت با دەچوین سەردانە شویمان دەکرد هەر کە دەمان دیت دڵمان خۆش دەبوو سوبحان الله. دەڵێ یەک لە قسەکانی کە لەبەرەوەی کە لە سجن تەواو تەفەڕغی کرد بوو لە بۆ عیبادەت لە دەرێش خۆ هەموو ژیانی داوە و جیهاد بووە ئەو پیاوە بەڵام کە لە سجن هەموو ژیانی ببووە عیبادەت دەڵێ دەیگۆ واللهی بەقەد گەورەی ئەو قەلعەیە ئەگەر هەمووی زێڕ بی هەمووی ببەخشم لە پێناوی خوای گەورە شکرن لەسەر ئەو نیعمەتەی کە ئەمن لێرە سزنم واللهی ناکە بەرامبەر شکرن لەسەر ئەو نیعمەتەی کە لێرەمەدا سبحان الله. يعني لە کاتێکدا سزن بەخۆی مصیبەتە بەڵام بحکمێک ئەو لەزەتی لەو عیبادەتەی بینی بوو کەواتەیدا بوو لەو سزنەیدا ئەو جا هەر یەک لە قسەکانی کەوا زۆر مەشهورە باس لەوە دەکەن کەوا بەڕاستی مەسجونی حەقیقی ئەو کەسێک کەوا سزنی حەقیقی ئەو کەسێک کەوا لە پەروەردگاری دوورە ئەوە سزنی حەقیقیە ئەسیری حەقیقی ئەو ئەسیرەیەکەوە ئەسیری بەردەستی هەوا و ئارەزوەکانیتی ئیترخوا پەناماندا بەڕاستی مەبەستمان لەوەیدا بەڕاستی ئەو لەزەت و ئەو تام و چێژێکەوە لە عیبادەت دەکرێتن بەڕاستی ئەوەیەکەوە ئینسان پێی بەختەوەر دەبی و پێویستە بشگۆترێت طبعا کە دەڵێن عیبادەت زۆر زەرورە لە بۆ ئینسان لە بۆ ڕوحی ئینسان لە بۆ بەختەوەریەکەی ئەو عیبادەتەیە مەبەستمانکەوە لەسەر ئەساسی عەقیدەیەکی تەوحیدی خاڵص دروست دەبی زۆر مهمە. لێ تەماشا دەکەی قورئانی پیرۆز چەند گرنگی بە عەقیدەدایە لەبەر ئەوەی ئەگەر بێت و ئەو عیبادەتەی کە دەیکەی لەسەر ئەو ئەساسە نەبی لەسەر ئەساسی عەقیدەیەکی تەوحیدی خاڵص دوور لە هەموو شرکێک دوور لە هەموو شرکێک بە هەموو شێوازەکانی هەتا دوور لە ڕیاییش ئەوەیە کەوا دەبیتە مای بەختەوەری ڕوح بەڕاستی ئەوەیە کەوا دەبیتە مای بەختەوەری ڕوح ئەگەر نا واللهی برام ئەگەر هەر عیبادەتێکت کرد دڵت پێخۆش نەبوو ئەوە بزانە خەلەلێک تێدایە خەلەلێکی تێدایە پێویستت بە مراجعە هەیە. ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێبی دەڵێ لەو عیباداتانەی کە دەیکەین پێنج خاڵ هەیە پێویستە لەبەر چاومان بی یعنی عەفوەن 6 خاڵ هەیە پێویستە لەبەر چاومان بی. یەکەم پێویستە ئەو عیبادەتەی کە دەیکەی بە ئیخلاسەوە بی ئەو عیبادەتەی کە دەیکەی پێویستە بە ئیخلاسەوە بی. دوو پێویستە لەسەر سونەتی پێغەمبەر بی صلی الله عليه وسلم ئەو دوو شەرتە زۆر مهم لە بۆ قبولی عەمەل بە ئیخلاسەوە بی بە سەوابەوە بی. سەیەم هەوڵ دەی مەرتەبەی ئیحسانی تێدا بەدەست بینی مەرتەبەی ئیحسان ئەن تەعبود الله کەئەنەکە تەراه ڕاستی نیعمەت بەو یەقینەوە عیبادەتی خوای گەورە بکە سبحانه وتعالى کەئەنەکە تەراه وەکو ئەوەی کەوا دەیبینی فەئین لەم تەکون تەراه مەرتەبەی دووەمی ئیحسان چییە فەئینەه یەراک ئەگەر ئەو یەقینەشت نەبوو نەگەیشت بێ ئەو پلەپایە یەقینیش کەوا وەکەئەنەما خوای گەورە دەبینی سبحانه وتعالى مەرتەبەی لە خوارتر ئەوەیە فەئینەه یەراک بەو شێوەی عیبادەت بکە کە الله تعالى دەتبینی سبحانه وتعالى. ئەوە سێ چارەم نوسحی تێدابی نوسح چییە مەبەست لەوەی دێتن کەوا هەوڵ بدەی هەموو قووەت خۆتی تێدا بەکاربینی هەموو تاقەتی خۆت تێدا بەکاربینی. پێنجەم هەست بە تەقسیری خۆت بکە هەرچەندی دەکەی قەت بە زۆر نێتە پێش چاوت هەرچەندی دەکەی قەت بە زۆر نێتە پێش چاوت لەبەرەوەی بە فعلی هەرچەندی بکەی وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثی صەحیحدا دەفەرمی ئەگەر کەسێک لەو ڕۆژێک کە لەدایک دەبی
هەتا کە دەمری بە هەڕەمی واتە بە پیری و بە ئیختیاری دەمری هەر هەمووی لەو ڕۆژێک کە دەبی هەتا ئەو ڕۆژێک کە بە پیری دەمری لەسەر دوومچاو ڕاکێشرێ لە پێناوی خوا سوبحانەه وتەعالا ڕۆژی قیامەتێ لە حەقەڕەهو ڕۆژی قیامەتی بە کەم دێتە پێشە هیچ نییە چی یعنی مەلائیکەت کە هەموو ژیانیان لە عیبادەتدایە هەموو ژیانیان لە عیبادەت تا ڕۆژی قیامەتێ دەڵێن سبحانك ما عبدناك حق عبادتك سبحانك ما عبدناك حق عبادتك کەواتە بەڕاستی هەرچەندی دەکەی قەت بە زۆر نێتە پێش چاوت بەڵکو وەکو خوای گەورە سبحانه وتعالى لە سورة المؤمنون دەفەرمی والذين يؤتون ما آتوا وقلوبهم وجلة أنهم إلى ربهم راجعون دایکمان عایشە خوای لە ڕازی بی پرسیار لە پێغەمبەرێکا صلی الله علیه وسلم یا رسول الله ئەوانە لەبەر چی دەترسێن ئەوانە دزیان کردیا عارەقیان خواردتەوە لێ دەترسێن دەفەرمی نا ئەی کەسی سەدیق ئەوانە کەسانێکن نوێژ دەکەن بە ڕۆژی دەبن سەدەقەی دەکەن بەڵام دەترسێن کە خوا لێیان قبول نەکە دەترسێن کە خوا لێیان قبول نەکە کەواتە بەڕاستی ئەسڵ وایە بە زۆر نێتە پێش چاوت بەڵکو هەر خۆت پێ مقەسر بی و هەروە ترسی ئەوەش هەبی کە خوای گەورە ئایا لێت قبول دەکا یان نا ئیوا هەبووە لە پیاوانی سەلەف و لە ئەسحاب خوایان لە ڕازی بی گوتیتی والله ئەگەر یەقینم بەوەی بیخوای گەورە یەک سوز دەمی لێ قبول کردبی والله لە مردن ناترسم یەک سوزدە ئیتر بەڕاستی زۆر مهمە ئینسان بەو شێوەی تەمەشای کردەوەکانی خۆی بکەوە خاڵی شەشەمیش کە باسی دەکات لە مەشاهیدی عیبادە ئەوەیە کە فعلا ئەو عیبادەی کە ئەتوو دەیکەی پێویستە شکرانی خوای لەسەر بکە لەبەرەوەی نیعمەتی خوای و منەتی خوای لەسەرت والله لە ئازایەتی خۆت نییە والله لە ئازایەتی خۆت نییە ئیتر وەکو یەک لەو ذیکرانی کەوا زۆر مهمە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فێری کردین لا حول ولا قوة إلا بالله لا حول ولا قوة إلا بالله کە بەڕاستی زۆر گرنگە ناتوانی تحویل بی لە حالەتی مەعسیە لە بۆ تەوبە مەگەر خوا تەوفیقت بکە واز لە مەعسیەت بینی ناتوانی هیچ عیبادەتێک ئەنجام بدەی مەگەر خوا سبحانه وتعالى تەوفیقت بکە کەواتە ئەو عیبادەتێک کە کردیتت نعمەتێکە خوای گەورە لەگەڵی کردی منەتێکە لەگەڵی کردی پێویستی بە شکرانە بژێری هەیە کەەوەش زۆر عیلاقەی بە خاڵی پێشووتر هەیە ئەگەر بەو شێوەی فکر بکەوە قەت تووشی عجوب نایە قەت تووشی عجوب نایە بەڵکو بەردەوامی خۆت پێ مقەسیرە و بەردەوامی هەست بە ناز و نیعمەتی خوای گەورە دەکەی سبحانه وتعالى ئەگەر بین تعریفێکی عیبادەتیش بکەین هەروەکو بەبیرهێنانەوە معلومی جەنابتان بە زۆر شێوە تعریف کرا بەڵام تعریفە شاملەکەی بریتە لەوەی کەوات عیبادەت اسم جامع لما يحبه الله ويرضى من الأقوال والأعمال الظاهرة والباطنة وتتضمن كمال الحب وكمال الذل والخضوع ناوچ کۆکەرەوێ لە بۆ هەموو ئەو گفتار و کردارانەی کە الله تعالى خۆشی دەوێ پێ رازیە ئیتر لە ئەعمالی قەلبی و لە ئەعمالی جەوارح لەگەڵ ئەو پەڕی خۆشەویستی لەگەڵ ئەو پەڕی زەلیلی نواندن ئەو پەڕی خۆشەویستی ئەو پەڕی زەلیلی نواندن ئەوەی کە مەبەستمان تەرکیز لەسەر بکەین بەڕاستی ئەگەر بتوێت تام و لەزەت لە عیبادەتەکەت وەربگری ئەو فەقەرەیە زۆر مهمە طبعا ئەوە هیچ یعنی تعریفە عامەکە کە فعلا هەموو ئەو شتانەی کە خوا خۆشی دەوێ و پێ رازیە ئەوەی کە خوا خۆشی دەوێ و پێ رازیە یعنی ئاگادار بین گوتمان بەڕاستی عەقیدەیەکی صحیح ئەسڵ و بناغەیەکە لە بۆ عیبادەیەکی ڕاست و دروست کەوا فعلا سوودی لێ ببینی هەم لە دنیا هەم لە قیامەتیش هەم لە دنیا و هەم لە قیامەتیش ئیتر پێویستە ئەو کار و کردوانە خوا پێ ڕازی بی سبحانه وتعالى خوا خۆشی بوێ سبحانه وتعالى لێ لەناو ئەو تعریفەی یعنی وەکو تعلیقێک ئامادە نەبی بدعەیەک بکە هەموو خەڵک لێت عاجز بی ئامادە نەبی بدعەیەک بکە چکە خوا بدعەی خۆش ناوێ خوا ڕقی لە بدعەیە سبحانه مەڵێ بدعە چییە چ قەیدە کوڕە خۆ قەزای گەورەترمان لەبەردەستە نا بەخوای برام ئەوە ئەسڵ و ئەساس ئەوە ئەسڵ و ئەساس تەماشای هەموو تاریخی ئومەتی ئیسلامیش بکە هەتا بدعەی تێدانە بۆ خوای گەورە نەسڕەتیدایە والله بدعە کەوتیتە ناوی خوای گەورە زەلیلی کردێ خوای گەورە زەلیلی کردێ هەتا لە سوورەتی الأعراف خوای گەورە سبحانه وتعالى کە باز لەوەی دەکات لە بەنی ئیسرائیل إن الذين اتخذوا العجل سينالهم
ذلة في الحياة الدنيا غضب من ربهم وذلة في الحياة الدنيا وكذلك نجزي المفترين إن الذين اتخذوا العجلة سينالهم غضب من ربهم وذلة في الحياة الدنيا وكذلك نجزي المفترين وكذلك تعميمي دكا أواني كوا عجلة كان برست غضب للان پروردگاريان زليل بون وكذلك نجزي المفترين وقاعدك تعميم دبي هر كسيك افترابك لسرخوا سبحانه وتعالى بوشوه شاستي غضب وشاستي زليليش دبي مفتريش يقلي افتراءات كان لسديني خواوه بدعي بين ناوديني خواي كخواي قورا بيرازيني او زبراستي او زور مهمة او قاعدة باشان مسألة تركيز كردن لسر غايتي ذل وهروها غايتي حب يعني او عبادتي كواديكي زور قرنقة فعلا بو بري خوشويستي لبو خوا سبحانه وتعالى او بو بري زليلي وخضوع نواندن ملكز نواندن لبو خوا يقول سبحانه وتعالى او عبادتي كخوا بيرازي او عبادتي كبي بختور دبي او عبادتي كوا لسايد حسيوة لدواي مردند مسألة خوشويستني خوا سبحانه وتعالى هرتي بلي نازاني كو تعبيري اللي بكي براستي نازاني كو تعبيري اللي بكي إتر خواي قورة سبحانه وتعالى شاني أو بري خوشويستي سبحانه وتعالى لسندين لا ينوى خواي قورة شاني أو بري خوشويستي لبرو في ذاته يحب في ذاته سبحانه وتعالى خاوني أسماء وصفات حسنى خاوني أوهم صفاتانية أوهم أسماءانية كأوش يتضمن صفات كشاني ويخوشت به سبحانه وتعالى خواي قول سبحانه وتعالى خاوني أوهم ناز نعمتيك لقلي كذي شاني ويخوشت به سبحانه وتعالى خواي قول شاني أو يخوشت به أو مصير دنيا وقيام لبردستي أوى والذين آمنوا أشد حبا لله أصل وهم خوشة يستدل بخواي سبحانه وتعالى أو دلا وكزانان بوشوي تعبيري إذا كان أو دلا أجر بيته هر لا شيء بابلين كل هر أندام لمجموع أندام في كاتيا هر أندام لا شمان دا وظيفة شيء هبي تساو بيني نجيب يستنو إثر إلى آخره وظيفة دلتيا وظيفة سرتشي دل خوشة يستخواي سبحانه وتعالى وظيفة سرتشي أو دلا بيوستا بريتلا خوشة يستخواي سبحانه وتعالى خواي جورا شاني خوشة يستيا شاني أوي همو خوشة يستيد أصلا لبو أوبي سبحانه وتعالى همو خوشة يستيد لبو أوبي إتر أو خوشة يستيا كوا لو بندي ذكاتن فعلا لدنيا دا لبهشتك دا بجيه أو خوشة يستيا كوا لبند ذكا لدنياش دا لناو بهشتك دا بجيه لناو بهشتك دا بجيه براستي إتر وكو زانان دا فرمون تن لذت لخوشويستي خوا دبيني سبحانه وتعالى لدنيا أو هند لذت لبيني نشيدكي لا قيامت ده تن لذت لخوشويستي خوا دكي سبحانه وتعالى لدنيا أو هند لذتي لبينيني دكي سبحانه وتعالى لقيامت خوا يقول سبحانه وتعالى بيمان بخش وخوشويستي خوا يقول سبحانه وتعالى ديارة وكو شيخ الإسلام عيني دڵێ هەرچەندی عیبادەت بکەی خۆشەویستی زیاتر دەبی هەرچەندی خۆشەویستیش زیاتر بی عیبادەت زیاتر دەبی یعنی لە کیمیا هەندێک هاوچێشە هەیە و سەهمەتی هەیە بەرامبەر ئەولا ئەویت کە جان دەگەڕێتەوە هەردووچیان بەرامبەر یەکتری چەند عیبادەت بکەی ئەوەندە خۆشت دەوێت چەند خۆشت ویست ئەوەندە عیبادەتی زیاتر دەکەی ئەوەندە عیبادەتی زیاتر دەکەی ئیتر ئەوەیان دەربارەی خۆشەویستی بەڵام ئەو خۆشەویستیەش براستي لتشيو دس بيدك أوش هر عطاء شي خواي جوري سبحانه وتعالى أوش عطاء شي خواي جوري سبحانه وتعالى كبراستي كاتك خواي جور بندية شي خوشويست أو ذا خواي جور خوشويستي خوش دات دخات دلي أو بندية خوشويستي خوش دخات دلي أو بندية أو ذا مقبول دبي لسروي زوي ولا آسمان ده بخواي جور كو خوش تدوي وما تقرب إلي عبدي بأفضل مما افترضته عليه وكل حديث قصة كل بخاري دهاتيا هيج تكنية كوازياتر لخواي جور نزيك بكاتوا بفرزكان نبي فرزكان زور مهيما كوا لخواي جور نزيك دكاتوا أو زو ما زال العبد
يتقرب إلي بالنوافل حتى أحبه أو ذا بنوافل كان زياتريش لدواي فرض كان لخواي جور نزيك دبيتوا حتى خواي جور خوشي دبي إذا وكو كخوشي وستي أو نازو نعمتان ديك وكو لباقي حديث كذا لبقية حديث كذا باسي كذا يحبهم ويحبونه تماشاك محبة خوي بيشي خوشويستي تو يخستي لو بري براستي اصلا كخواي جور خوشويستي بو عباداتان او ذا خواي جور خوشويست خوي دخاتنا دول درون كوات براستي راست خوشويستي لبو خوا سبحانه وتعالى مكسبه شي زور عظيمه بلام لوش عظيم تلك خوا خوش تبي سبحانه وتعالى بس خوش تدوي بعباده براستي بعباده خوش تدوي ديك خواي جور خوش تويست قبول لبو دادن لسر زوي كأتو لا دقرنق بو خواي جور خوش تبي اتش خواي جور خوش والله بيد مهم نيه اگر هیچ کسی خوشتی نوی هر کس اشتواج نبی محاله که خواه خوشتی ویس خلچش خوشتی ده والله دشمنیشت خوشتی ده اگر محاربش تبکه بلام لاد مهم نامینه سبحان الله ده اگر ادی عکسه کی ورگرین به همو دنیا خوشتی بی اگر خواه خوشتی نوی لا يساوي شيئا هیچ قیمتی نیه والله هیچ قیمتی نیه خواه پنامان ده یا ربی وزليلين واندنيج لبو خواه سبحانه وتعالى اوش عبادتي شي زور مهمة طبعا عبادتي شي قلبية زور مهمة لبو خواه سبحانه وتعالى كزليلي بنوين لقدر اوي كزليلي لبو خواه دنويني خواه يقول عزيز دك لقدر اوي زليلي لبو خواه يقول دنويني خواه يقول عزيز دك زليلين واندن لبو خواه سبحانه وتعالى چين در يسرتسا ودقري يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله لا تقدموا بين يدي الله ورسوله نابی بە پێش خوا و پێغەمبەری خوا بکەوی واتە هەر شتێک کە دەتەوێت بیکەی بگەڕێەوە خزمەت قورئان و خزمەت حەدیث پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای گەورە چی فەرمووە پێغەمبەرەکەی صلی الله علیه و سلم چی فەرمووە یعنی هەتا وای لێ دێ وەکو یەک لە پیاوانی سەرف دەرێ والله ئەگەر بتوانم وا دەکەم سەری خۆم ناخورێنم هەتا ئەثەرەشی لەسەر نەبینمەوە لە وردەکاری کەشتی مباح سەری خۆم ناخورێنم هەتا ئەثەرەشی لەسەر نەبینمەوە زور مهمة أو زليل واندن لبخوا سبحانه وتعالى أو زليل واندن لبخوا سبحانه وتعالى وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم أتو سربشك نيك أخواي جور فرمانك دكا أتو عبدي شكاتك فرمانك للسيدة كيدي أن يقولوا سمعنا وأطعنا أو عبوديته پێویستە عەبد بی لە بۆ خوا سبحانه وتعالى بەو شێوەی کەوا زەلیلی بنوێنی ئەوجا لە زەلیلی نوانەکەشت کە وەکو وتمان بە عەقیدەوە بە بیر و باوەڕەوە لە ئەقوالت لە ئەفعالت ئەوجا لە دوعاکانیشت لە بۆ خوای گەورە سبحانه وتعالى دەری ببڕە وەکو ابن القیم ڕەحمەتی خوای لێ دەڵێ سەرت لە سوزدە دابنێ و بە تایبەتی لە سەیەکی ئەخیری شەو بلي يا رب أسألك بعزك وذلي ليد باريمو بعزتي تو بزليلي خم وبغناك عني وفقري إليك ليد باريمو كاتو هيس بيستد بمنيا أما زور محتازم بتو إلا رحمتني يا رب إخوة إلا رحم بيبك بو شويك ليد باريمو عبيدك سوايا كثير وليس لي سيد سواك زور بندەی دیکەت هەیە غەیری من ئەو مەخلوقات هەمووی بەندەی تووە وەلەیسە لی سەیدون سیواک بەڵام من هیچ گەورەیەکم نییە غەیری تو نەبی سبحانه وتعالى ئیتر بەڕاستی ئەو زەلیلی نواندنە لە بۆ خوا سبحانه وتعالى زۆر مهمە عیبادەتێکی زۆر مهمە کەوا فعلا ئەسڵ وایە کە ئێمە تەرکیزی لەسەر بکەین ئەوجا لەو عیباداتانەش کە بەڕاستی هەر بە کورتی ئەگەر ئاماژەی پێ بکەین وەکو گوتمانەمە تەرکیز لەسەر عیبادەتە تایبەتەکان دەکەن ئەگەر عیبادەت مەفهومە شاملەکەی هەموو ژیان دەگریتەوە هەموو ژیانمان ئەگەر بەو شێوەیە کە خوا دەیە سبحانه وتعالى عیبادەت لە بازارت لە ناو خاوخێزانت لە ناو کۆمەلگا لە هەموو ژیانت بەو شێوەیە کە خوا دەیەوێت دەبێتە عیبادەت أو عبادة مفهوم شاملك بلام أوي كمان بس ما نزياتر تركيز كردن لسر عبادة تايبة كان وبتايبتيش دو عبادتي كزور قرنجة براستي أوش مسألة نويش مسألة ذكر
ئەو دوو عیبادەتە زۆر گرنگە بەڕێزان، زۆر مهمەکەوە فعلا زۆر محتاجین تاوەکو پەیوەندید لەگەڵ خوای گەورە زۆر پتەوبی تەرکیز لەسەر ئەو دوو عیبادەتەی بکە زۆریش. نوێژ گەورەترین ڕوکن لە ئەرکانەکان لە دوای شهادەتەی نوێژە، گەورەترین ڕوکن لە ئەرکانەکان لە دوای شهادەتەی نوێژە بەڕاستی. لۆی زۆر مهمە. تەماشاکە پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند گرنگی پێدایە، چەند گرنگی پێدایە پێغەمبەر صلی الله علیه و سلم. وجعلت قرة عینی فی الصلاة، چاوڕۆنی من دەفەرمی لە ناو نوێژەکانمە. إذا حەزەبەه ئەمر فەزع إلى الصلاة، پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر کاتێک شتێکی گرنگی بەهات با پێشێ یەکسەر پەنای دەبن لە بە نوێژە. ئەریحنا بها یا بلال، بانگ بدە تاوکو بچین نوێژ بکەین و مرتاح بین بە نوێژەکانمان، مرتاح بین بە نوێژەکانمان. نوێژ زۆر مهمە. ئیتر ئەوە نوێژە فەرزەکان، و لە دوای نوێژە فەرزەکانیش وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی گەورەترین نوێژ و خۆشەویستترین نوێژ لە دوای نوێژ فەرزەکان شەو نوێژ زۆر مهمە بەڕاستی بران. یعنی تەماشا دەکەی لە قورئانی پیرۆز چەند تەرکیزی لەسەر کرایە لە بۆ خەیر البەشەر، ئەو جا دوایش لە بۆ ئیمانداران. تەماشا دەکەی لە سەرەتادا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو با بڵێم پێغەمبەرایەتیە و ئەو مەسئولیەتی گەورەی پێدەبەخشرێ، ئینا سەنولقی عەلەیکە قەولەن ثەقیلا، خوای گەورە دەفەرمی بە چ دەتوانی ئەو قەولە ثەقیلەی هەڵبگری و بیگەینی؟ کو دەتوانی هەڵی بگری؟ کو دەتوانی ئەو مەسئولیەتە گەورەکەی بگەینی؟ یا ئەیها المزەمل قم الليل إلا قليلا نصفه أو انقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا إنا سنلقي عليك قولا ثقيلا. أو قولا ثقيلا بو قيام الليل نبي تناكري أتدبي استمداد قوة لخواي قوربكي سبحانه وتعالى. واستعينوا بتي بالصبر والصلاة. براستي صبر آرام قرتن كأويش مراتبه هي قورتري مرتبة صبر بريتيا للصبر لسر طاعات كان، أو زدوا الصبر لأنزام نداني معصيد، أو زدوا الصبر لسر قدر كان إخوي قورا كبو ترتيبه هاتي وكوزانا يندلين لقدر أوي الصبر لسر عبادات بقري دتواني صبر يشتبي درباري أنزام نداني معصيد، أو زاد دتواني صبر يجيبك لسر قدر كان إخوي قورا، أو زاد واستعينوا بالصبر والصلاة. براستي داوای یارمەتی لە خوای گەورە دەکرێت بەس بەو دووشتە بە سەبر و بە نوێژ و بە تایبەتیش وەکو گوتمان کەوا نوێژە فەرزەکان کە زۆر مهمە بە تایبەتی بەنسبەت پیاوان کە ڕەئی ڕاجح والله عەلەم بە ئەنجامدانی بە جەماعەت واجبە زۆر مهمە. ئەو جا دوایە لە دوای ئەو بەڕاستی شەو نوێژ زۆر مهمە. إنما يؤمن بآياتنا الذين إذا ذكروا بها خروا سجدا وسبحوا بحمد ربهم وهم لا يستكبرون تتجافى جنوبهم عن المضاجع يدعون ربهم خوفا وطمعا ومما رزقناهم ينفقون فلا تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين جزاء بما كانوا يعملون. لبرئوا عبادة كان سرية لبين إخوان الشوى فلا تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين. سبحان الله، أنت جزاء كشيان شارع سبحان الله. وهرها تمشى ذكي أمن هو قانت آناء الليل ساجدا وقائما يحذر الآخرة. أمن هو قانت آناء الليل ساجدا وقائما يحذر الآخرة. سبحان الله. أمن هو قانت آناء الليل ساجدا وقائما يرجو رحمة ربي، أو زي مقصد لآخر آيات كذا فهمي قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون. براستي أوانيك يعلمون أو صفتي أنا كوا أو إيشيتي للشودة ده والله كابرا بصدنا وليه بندري علامة بي وابي لا يخوي يقول بأهل العلم حسابني أهل العلم أوانا كوا يحذر الآخرة ويرجو رحمة ربي أو لا شوكيدا أو هاي الشوي برا وذبا. يتر لا سورة الذاريات شخوي يقول عين سبحانه وتعالى كباسي عندك إن المتقين في جنات وعيون إنذا دفرمي كانوا قليلا من الليل ما يهجعون كم يقل شودا
کەمێک لە شەوداوز بە هەردوو شێوە لێک درایتەوە کەمێک لە شەودا نەدەنووستن یان کەمێک لە شەودا دەنووستن وبالأسحار هم يستغفرون سبحان الله عين لو مشهدانك وابن القيم باسي کرد وهروها وبالأسحار هم يستغفرون لباش شونيجا كان نك يعني كابرا شونيجا كذا كيف بخوبنا يستغفر وكأنما تاواني أنزام ده لبروي براستي يقلق آفات حرق وركاني كردوي تساق أو كخوانه خاصة عجب بكوتنا وضرور كعجب كوتنا يبزاني أو مقبولني لا إخوائي قول سبحانه وتعالى لو بالأسحار هم يستغفرون استغفار لك بعكس يا ربي خوايا ويكردم نعمتك يتوب وخوايا بوهم كم كنت لم يقبلك وبالأسحار هم يستغفرون ومسألة ذكر جاگر كم يكال وستي لسرب كين براستي مسألة ذكر برياني برازم خواهي قولة تمشاهدك يعني همو عبادتك وقتي شلو دانا بلا مسألة ذكر هيس وقتي لو دانا فاذكروا الله قياما وقعودا وعلى جنوبكم فإذا قضيتم الصلاة فاذكروا الله قياما وقعودا وعلى جنوبكم فإذا اطمأننتم فأقيموا الصلاة يعني بهمو الشيوك بيرس ذكر خواهي قولة بكي بهمو الشيوك لكاتي روبرو دجمن كهيج تيكر لبينا بهيج تيكراناقي فاذكروا الله ذكرا كثيرا لعلكم تفلحون كواتب راستي ذكري خواه زور مهمة ذكري خواه زور مهمة أنت مش هذا كي دفرمي إلى سورة البقرة دفرمي فاذكروني أذكركم واشكروا لي ولا تكفرون لا وقف ابتدائي إمام داني دفرمي فاذكروني أذكركم لسر أذكركم وقف بك راوست لبرسي دليل التلذذ واللذة بينين فاذكروني أذكركم تزاين تان مهمة آخر عجيبني أمي بندي ضعيف ذكري أو ذاتي بكن كزور محتاجينه بس تخوا لوي عجيب ترأوني أو خواي كيس بيس بإيمانيا ذكري إيما بك سبحان الله فاذكروني أذكركم أشكروا لي ولا تكفرون وباشترين ذكريش باشترين ذكر ببي حج خلافك قرآني بيروز لو يلير دينوا أو نازو نعمتك أخوي يقول لك الإيمي كرديا مسألي الحمد لله أهل قرآن أخوي يقول بأهل قرآن ورمان بقري يقل نعمة هرق وركاني حفظ قرآن أويك وبردوام دي مراجعة بكيوه بردوام دەبی مراجعه بکەیەوە ئیتر باشترین ذکرەکە بەردەوامی ئەو زمانەت پاراوە بی بە قورئانی پیرۆز باشترین شتەکە لە خوای گەورەت نزیک بکاتەوە سبحانه وتعالى لۆیە بەڕاستی پێویستە بگوترێت تعبد و عیبادەتکردن بە قورئانی پیرۆز ئەتولۆ دەی حفظی قورئان دەکەی هەمومان دەزانین کە دەڵێ کە حفظ قورئان دەکەی پێویستە بە ئیخلاسەوە بی کە بە ئیخلاسەوە بی یعنی پێویستە تعبد و بەندایەتی لە بەخوای گەورە پێ بکەی دەیخوێنیەوە بەو نیازەی دەیخوێنەوە حرفێک مقابل بە دەخێرە سبحان الله بە دەخێرە ئیتر بەو شێوەی لەبەری دەکەی لە بۆی کەوە ئەو سنگە زۆر بە تەواضع و خوای گەورەت قبول بکە بیکەیە مستەودعك لە بە قورئانی پیرۆز بە نیازەوەی کەوە ئەو سنگە و ئەو دڵ و دەروونەت نەسوتێ ڕۆژە قیامەتی و ئەو قورئانە لەبەر دەکەی تاوەکو فکری لێ بکەی و تەدەبوری بکەی ئەو قورئان لەبەر دەکەی تاوەکو کاری پێ بکەی ئەو قورئانە لەبەر دەکەی تاوەکو بینەوە سەر شەونوێژی پێ بکەی آخر ئەو شەونوێژە بە چی دەکرێ ورتل القرآن ترتيلا لسورة مزمل ومن الليل لسورة الإسراء ومن الليل فتهجد به أي بالقرآن لويا براستي أو شونويجة كبقرآن شي زور تيدا بسري دبي وقرآن شي شتكالبر كربي شونويجي بينكي والله زي قاي داخة يعني وكل هندق ألفاظ حديثاتية كوا قرآن دنويني قرآني دنويني سبحان الله إتر خواي قورا وما لبكا كوا فعلا أهل بين لبوي كوا أو عبادات أنا بوشوي أنزام بدين كهام ببيتا أولا ما يرزامن دي خواي قورا سبحانه وتعالى ببيتا ماي بختوري من لدنيا ببيتا ماي جيشتن من بهشتي بانو برين
شادبوونەوەمان بە دیداری پێغەمبەر صلی الله عليه وسلم، شادبوونەوەمان بە دیداری رب العالمین و دیسانیش دەپاڕێن لە خوای گەورە یا ڕەبی خوای هەروەکو لێرە کۆت کردینەوە لە خزمەتی قورئان پیرۆز یا ڕەبی خوای و هەلە باشتە کۆمان کەیەوە لە خزمەتی پێغەمبەر وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.